حقيقة اليوم عقد مؤتمر في قضاء خانقين. ئەمڕۆ لە قەزای خانەقین کۆبوونەوەیەک بە بەشداری زۆرینەی سەرۆکۆزەکانی خانەقین و دەوروبەری بەڕێوە چوو. ئامانجی سەرەکی لە گرێدانی کۆبوونەوەکە گفتوگۆکردن بوو سەبارەت بە دۆخی ئەمنی ناوچەکە، بە تایبەت کە ماوەیەکە گوند و ناوچەکانی دەوروبەری قەزای خانەقین ڕوبەڕووی هێرشی تیرۆریستی بووتەوە. لە کۆبوونەوەکەدا کە قایمقامی قەزای خانەقین و فەرماندەی پرۆسە سەربازیەکانی ناوچەکە ئامادەی بوون، پێشنیارەکان سەبارەت بە باشترکردنی دۆخی ئەمنی ناوچەکە تاوتوێ کرا.